هیچ وڵاتێک دژایەتی تورکیا و هەڕەشەکانی ناکات لە ڕۆژئاوای کوردستان. تەنانەت ڕووسیاش کە پێشتر دژایەتی هەر بیرۆکەیەکی دەکرد کە شەرعیەت بە بوونی سەربازی ئەمریکا بدات، ئێستا بێلایەنی هەڵدەبژێرێت دەربارەی ڕێککەوتنی ئەم دواییەی نێوان تورکیا و ئەمریکا. ji bo me prensîpa sereke derbarê her çareseriyekê de bo Sûriye û navxweya Sûriyê ew e ku pêwîst e rêzgirtin hebe bo serwerî û yekparçebûna axa Sûriyê. Ji ber vê yekê divê temaşeyî hûrgiliyên vê mijarê bikin. Heta bizanin min ka wê çawa bê cîbcîkirin. هۆکاری ئەم هەڵوێستەی رووسیا بە گوێرەی دوو سەرچاوەی دیپلۆماسی ئەنجومەنی یاساییشی نێودەوڵەتی ئەوەیە کە جێبەجێکردنی ڕێککەوتنامەکە ڕێگە خۆشکەر دەبێت بۆ کشانەوەی هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانەکانی لە سووریا. ئایا تورکیا هەماهەنگی لەگەڵتان کردووە لە کاتی دانوستانەکان لەسەر وردەکاری ئەم ڕێککەوتنامەیە و هەروەها جێبەجێکردنی لە داهاتوودا؟ Tirkiye hevbeşeke me ya serekî ye, cîranekî me yî baş e. Ji ber vê yekê bêguman gotûbêjên me li ser piraniya mijaran heye. Lê ev nayê wê wateyê ku me li ser hinek mijaran yek helwêst heye. نەتەوەیە گرتوەکانیش لە جیاتی پشگیری ڕێککەوتنامەکە سێ مەرجی ڕاگەیاند بۆ هەر چارەسەرێک لە سووریا. هەر چارەسەرێکە لە سووریێ پێویستە سێ پرەنسیپ تێدەبن: یەکگرتنا سووریێ و یەکپارچەیە ئاخاوێ و دلگرانیا ڕاوایên وڵاتان و هەروەها فرەئۆلی و نەتەوەیە سووریێ. ji bo sekreterê giştiyê netewên yêgirtî girîngek û dengê Kurdan û hemû kêmîneyên din ên Sûriyê bêparastin. بەڵام بەکردار دەنگی کورد پشتگوێ خراوە لە پرۆسەی سیاسی نەتەوەیە گرتووەکان و لیژنەی دووبارە نووسینەوەی دەستوری نوێی سووریا. هەروەها نەتەوەیە گرتووەکان دژایەتی ئەو پلانەی تورکیا ناکات کە ئامانجەکەی ناردنی سەدان هەزار ئاوارەی زۆرینە عەرەبی سووریایە بۆ ڕۆژاوای کوردستان. گرنگ وردەکاری و جێبەجێکردنە، تاکو ئێستا نەوردەکاریەکان دیارە و هەروەها ڕوون نییە کە ئەمریکا چەندێک پابەندە بە جێبەجێکردنی ئەوەی کە بەرپرسانی وەزارەتی بەرگری تورکیا و ئەمریکا ناویان نا ڕێککەوتنامە. بەڵام بێلایەنی رووسیا گرنگە و لەوانەیە ئاماژەیەک بێت کە مۆسکۆ جێبەجێکردنی ئەم ڕێککەوتنامەیە لە نێوان تورکیا و ئەمریکا بە هەنگاوێک ببینێت بۆ گەشتن بە ئامانجە گەورەکەی لە سووریا کە ئەویش بریتیە لە کشانەوەی تەواوی هێزەکانی ئەمریکا لە وڵاتە. مەجید نیزامەدینگلی، ڕوودا و بارگای سەرەکی نەتەوەیە گرتووەکان، نیویۆرک.